هەروەها دۆسی گەرم و یەکەمی گەشتی ئەمڕۆ هەر بڕیارەکەی دادگای باڵای فدرالی و کۆبنەوەی سەبارەت بە سکاڵا لەسەر دواخستنی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە کەرکووک دەبێت. میوانەکەم بەڕێز ڕێبوار تاڵەبانی سەرۆکی پێشووی ئەنجومەنی پارێزگای کەرکووکە لە هەولێرەوە لەگەڵم دەبێت. بەڕێز ڕێبوارم کاتت باش، سکاڵا هەیە کە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا لە کەرکووک دوا بخرێت. ئەگەر ئەم بڕیاری دادگای فدرالی بچێتە بواری جێبەجێکردنەوە چی ڕوودەدات؟ وڵی بەداخەوە ئەمە ئەم قەوانە لە 2005ەوە ئەو هەندێک کەس لە شۆڤینیەت و نەتەوەپەرستی دەرەوەی نەتەوەی کورد بەردەوام ئەم سکاڵا و گلەی و گازندیان هەبووە. ئەمە یەکەم کۆبوونەوەی ئێمەیە وەکو بەڵگەنامەیەک لە 27/5/2005ەوە سکاڵایان تۆمار کردەوە لە کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق کە داوای ئەوە دەکەن تۆماری دەنگدان تۆمارێکی تەواو نییە، چی لە ڕووی عەرەبی هاوردەکان چی لەو کوردانی کە گەڕانەوە دوای 2003 کە خەڵکی زیاد خەڵکی ڕەسەنی شاری کەرکووک بوون کە داواکەن تۆماری دەنگدان دووبارە تەدقیقی پێ بکرێتەوە ڕوودکردنەوە لەسەر بێت. کۆمسیۆنی باڵا هات کۆبوونەوەی کرد لەگەڵ هەموو جیهەتە جیاوازەکان، بەڵام بەداخەوە 5 هەڵبژاردن دوای ئەوە ڕوویدا بۆ ئەنجومەی نوێنەرایەتی عێراق لە هەر هەمووشە ڕێژەکان دەرکەوت لە ڕێژەی نەتەوەی کورد و نەتەوەکانی تر کەچوی بەداخەوە کە ئاعترافیشیان بە نەتیجەی انتخاباتە کرد نقیان لێوە ناهات کە بڵێن ئەمە ئەوە تۆماری دەنگدرانەکە بەو شێوازە نیە. چویسە دوای 18 ساڵ دووبارە و سکاڵایان تۆمار کردووە کە سکاڵایەک وازەحە کە حقیقەتی ناسنامەی کەرکووک دەرەکەوێ، حقیقەتی پێکاتەکانی ناوشاری کەرکووک دەرەکەوێ کە ئێمە لە کاتی عوسمانیەکانە بەم بەڵگەنامەیەوە کە لە با بڵێین لە گۆڤاری فنون دەرچووە باسی لەواکە کە ڕێژەی کورد 93% بۆ پێکاتەکانی ترە، یعنی لە 93% کە ڕێژەی کورد بووە لە شاری کەرکووک ئێستاکە گەشتوتە نزیکەی تقریبا 50 بۆ تۆزێک زیاتر کەم لە کاتی حەزبی بەعەز دابەزی بۆ ڕێژە زیاتر، یعنی بەوە ینی نازم چی تریانە زیاتر لەوە، یعنی ئەر سکاڵە تۆمارەکەن و سکاڵەکانش من متاکدم ئەگەر بەلاڕێیان نەبردرێ لە ینی محکەمەی ئیتیحادیەوە با هیچ ئەمە هیچ گرفتێکمان نییە. دوای ئەوە پێش مانگێک لەمەوە پێش بوو یان 2 مانگ لەمەوە پێش بوو پەرلەمانی عێراق خۆی بڕیاریدا و نوێنەرایەتی هەموو نەتەوەکانی تیا بوو هاتنە کەرکووک و هاتنە کۆمسیۆنی باڵای کەرکووک بۆ تەدقیقکردن ئێکە گەشت نەگەشتنە بە نەتیجە و گوناحی کوردیتیان نییە. ئێوە لە هەڵبژاردن نەترسن و ناتانەوێ حقیقەتی ڕقەمەکەی خۆتان دەرچێ ئەم گلەی گازندە و سکاڵا تۆمارکردن من بۆ خۆیان خراپە پێشەوەی بوونەتەوە. بەڕێز ڕێبوار دوای 18 ساڵ هەڵبژاردننی ژمێنی پارێزگاکان لە کەرکووک بەڕێوە دەچێت دوای 6 ساڵ لە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبریشەوە کوردوە شانسی دەبێت بۆی کە بتوانێت جارێکی دیکە دەسەڵاتە ئیداری و کارگەڕیەکانی لە کەرکووک وەربگرێتەوە. دەنگی کورد ئەتوانێت یەکلاکەرەوە بێت ئەگەر دەنگی پێویست بەدەست نهێنێت ئەو شانسە لە دەست دەدات. وڵای من بۆ خۆم لەسەر سەرجەم پرۆسی هەڵبژاردنەکە من بۆ خۆم ڕای تایبەتی خۆم هەیە کە ئەبوایە ئەسڵەن ئەو هەڵبژاردنە نەکرا بە ڕوویەکی ترەوە بەو ڕۆی کە کوردی ڕەسەنی کەرکووک یاخود خەڵکی ڕەسەنی کەرکووک بەشدار نین لەم دەنگدەرانە چونکە بۆ چکە تاکم ئێستاکە مادەی 140 جێبەجێ نەکراوە تا ئێستاکە بارودۆخی کەرکووک نەگەڕاتەوە بارودۆخێکی ئاسایی پێش 16 ئۆکتۆبەر هەتاکم ئێستاکە عسکەرتاریەت لە کەرکووکەیە تاکم ئێستاکە هەموو اتفاقەکانی لە بینی حکوومەتی هەرێم و بەغا جێبەجێ نەکراوە 13 خاڵە بەو هەموو حاڵەتە ناهەمواری کە بەسەر کوردهاتوە بەو هەموو پاڵەپەستوی سیاسی کە لەسەر کوردهاتوە لەگەڵ ئەوەشەوە هەر ئەلێن باشە با بڕۆنەوە و هەڵبژاردنەوە چونکە ئێمە زانین نەتیجەکەی مزبەقەن چۆنە بێ ئەبووە ئێمە ئەترافمان نەکردا بۆ کەش و هەوا و ناتەندروستە و نایاسایی کە ڕوو ئەدا لە کەرکووک هەڵبژاردن هەرچی بێت لە قازانج و بەرژەوەندی کورد لە کەرکووک نابێت. وڵی بەداخەوە چونکە لە دیارە لە هەیاسای هەڵبژاردنەکەی ئەم جارێک کە پەرلەمان دەنگی لەسەریدا خاڵێکی تایە زۆر ترسناکە کە بەهای دیموکراتیەت و بەهای دەنگدان نایە کە لێ هەر نەتیجەیەک دەرچێت نابێ ئەعتمادکرێتە سەرەوە لە بەڕێوەبردننی شاری کەرکووک چی لە بواری ئیدارییان چی لە بواری قانونیان لە چی بواری یاساییە یعنی تۆ هەر 16 کورسێکە بێنی یان یەک کورسیش بێنی تۆ لە کۆتاییە ئەبێ تەقاسمی سوڵتە بکەی ئەبێ بە یەکسانی
ئەو دەسەڵاتە دا بەشکە یانێ و کاتە ئەو بابێن ئەو ماندووبوونەی کە ئەو هەموو پارتە سیاسیە ئەو هەموو خەڵکایی کە هیچ بەهایەکی نامێنێت کە من مقدمەتەن بزانم ئەبێ بەو خاڵە ئەوێ دابنشین دووبارە بلین ئەگەر لەگەڵ ئەوەی ڕزۆرینەی شاری کەرکووک بین ئەبێ هەمان قەوانی ساڵەکانی تر لێدەینەوە بچن سکاڵامان دژی تۆماکەن دووبارە بێن 32 لە 100مان بەسەردا فەرزکەن و دووبارە بێن و چی ئەو شتانی کە پێچەوانەی یاسا و دەستور و عێراق ئەبێ دووبار لەسەرمانی فەرزکەنەوە جا لەبەر ئەوە ئێمە نارێن خراپە بەشداریکردن هەر باشە چونکە ئێمەی کورد لە هەڵبژاردن ناترسین ئێمە چینە هەموو هەڵبژاردنەکانەوە ئێمە لە 2010 تازت ینی دوای 16 ئۆکتۆبەر بوو و زۆر بارودۆخەکە ناهەموار بوو لەگەڵەوە 6 کورسیمان ناورد لە کۆی 12 کورسیە یعنی لە خراپترین حاڵەت هەم بە 50 لە 100 دێنین جا لەبەرەوە ئێمە کێشەمان نییە بۆ هەڵبژاردن و بۆ هەموو پرۆسێکی دیموکراتی بەڵام ئەوەی کە کێشەی هەیە نەیاری کوردە لەوانەکە یعنی بە هەموو حوڵێک مەحاولاکە ناسنامەی کوردستانیەتی کەرکووک لەو شارە بستنەوە بەڵێ بەڕێز ڕێبوارەگەر ئەمڕۆ دادگای باڵای فدراڵی بڕیار لەسەر دواخستنی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە کەرکووک بدات ئەو کاتە بارودۆخی کەرکووک لە مەی کە هەیە خراپتر نابێت چارەنووسی کورد لەو پارێزگایە چی بەسەر دێت؟ وڵا بارودۆخی کەرکووک لە دوای 16 ئۆکتۆبەرەوە بارودۆخێکی من وتومە لەو کاتەوە لە 18 ئۆکتۆبەر وتومە بارودۆخێکی نادەستوریە و نایاساییە و سکاڵام تۆماری سەرۆک وەزیران کرد لەو کاتەیە و سکاڵام دژی هەموو سەرۆک وەزیرەکان کە بارودۆخی کەرکووک ئاسایی ناکەنەوە تەنها یاداشتم داوەتە سەرۆک وەزیران سەرۆک کۆمار سەرۆک پەرلەمان کە ئەو بارودۆخە بێت چاکرێتەوە بسە کە چاک ناکردرێتەوە یعنی دوای ئەوە ئەتیفاقی سوودانیمانەیە لەگەڵ شیع سوودانی سیانسە خەڵمانەیە کەرکووکی تیا شنگالی تایە عسکەرتاریەت تا بێنەمێنێتەوە میلیشیات دەربێدەچێت لە کەرکووکەوە ئێستا کە دوای ئەو بابلێن ئەو ئیدارێشی کە ئەو 6 ساڵە ئەزبوونێکی دایە خەڵکی شاری کەرکووک کە ئەگەر بێت و گلێ و گازندەیەکیان هەبێت لە ئەدای کوردیش پێش 16 ئۆکتۆبەر ئێستاکە زار ڕەحمەت لە پێش 16 ئۆکتۆبەرەکەن کە ئەو کاتە بارودۆخەکە هیچ مقارن ناکەی لەگەڵ ئێستاکە بۆیە ئێمە ئەبێت بەردەوام بابلێن وەفدی سیاسیمان وەفدی تەفاوزمان لەگەڵ عێراقا جەخت کاتۆ سەر ئەو سیاسە خاڵی کە لە بینی حزبە سیاسی کوردستانەکان و حزبە عێراقەکان کراوە کە پێوترێ ئیدارەت الدەولە تەحالف ئیدارەت الدەولە ببلێن ئەو سیاسە خاڵاتە جێبەجێ نەکەن معنای ئەوەیە ئێوە ناتانەوێ عێراقێک سەقامگیر بێ عێراقێک بێ پێکەوە ژیان بێ عێراقێک بێک هیچ نەتەوەیەک ڕقەمێک نەبێت و نەتەوەیەکی تر ڕقەم دوو بێت. بەڵێ بەڕێز ڕێبوار تاڵەبانی سەرۆکی پێشوێ ئەنجومەنی پارێزگای کەرکووک زۆر سپاس لە هەولێرەوە لەگەڵمان بووی.